سەرەتا لە ساڵی 1990 دەستمان بەکارەکان کرد. ئەو کاتە کتێبخانەکەمان بەناوی کتێبخانەی پەروەردە بوو. من و ڕەحمەتی باوکم کتێبخانەکەمان بەڕێوە دەبرد تا 2012 کتێبخانەکەمان بەناوی کتێبخانەی پەروەردە بوو. دوای وەفاتی باوکم لە چلەی ڕەحمەتی باوکم کتێبخانەکەمان گۆڕی لە کتێبخانەی پەروەردەوە بۆ ناو کتێبخانەی ئەحمەدکۆیی بۆی ناوی باوکم بۆ هەتایە بمێنێتەوە لەسەر کتێبخانەکە و پەرەمان بە کتێبخانەکەدا. کتێبخانەکەمان لە زۆر بوار پێکاتوە. تەوان بۆ خۆت زای هەر کتێبخانەیەکیە پۆلێن دەکرێت بە چەند بوارێکدا، بەڵام ئێمە هەموو بوارێک لە کتێبخانەکەمان هەیە، وەکو سیاسی بێت، مێژویی بێتن، جوگرافی بێتن، پەروەردەیی بێت، ڕۆمان بێت، ئاینی بێتن، هەموو بوارەکان لێ خۆگرتووە. ئەو مشتریانی کە سەردانی کتێبخانەکەمان دەکەن بە دڵنیایی تەبعاً خوێنەرن، هەموو دەفەرەکە دێن، یعنی جاری وهەیە لە هەولێر دێن، لە دهۆک دێن، لە زاخۆ دێن، لە ئستیمانە دێن، لە کوێ دێن، لە پشدەروبیتۆن، لە هەر شوێنێکەوە دێن بۆ کتێبخانەکەمان. زیاتریش ئەو مشتریانی کە سەردانی کتێبخانەکەمان دەکاتن زیاتر کوردن، عەرەب دێت، بیانی دێتن، بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەمتر. کتێبخانەکەمان لە ماوەیەکی پێشوودا دەستمان بە نۆژەنکردنەوە کرد، ڕووبەری کتێبخانەکەمان زۆر گەورە کرد. کتێبخانەکەمان بێزگەلەوەی کە جێگای ئەوەیە کە کتێبی تێدا بفرۆشین، لە هەمان کاتدا کافەیەکی جوانیشی لە ناودایە بۆ قاوشتووە کە خەڵک حەز دەکات، و لە هەمان کاتدا کتێبخانەکەمان کردوتە ماڵێکی هەمووان، یعنی بەبێ جیاوازی هەر کەسێک کە سەردانی دەکاتن، یان بۆ نمونە هەر گروپێک کە دێ لێی دادنیشیان، هەر کۆڕێکیان، هەر کتێب ناسانێکیان، هەر دیبێتێکی تێدا دەگرێت، یان هەر کەسێک سەردان کتێبخانەکەمان دەکات و دەیەوێت کتێب بخوێنێتەوە، ئێمە مێز و کورسیمان بۆ داناوە و بە ئەتیادی و بەفری دەتوانێت بێت لێرە کتێب بخوێنێتەوە، یانیش هەر کۆڕێک و سیمینارێک بکرێتن. خۆشبەختانە زۆر بە جوانی توانیمانە پێشوازیان لێ بکەین. بێزگە لەگەڵ پیشەی کتێبخانەکەمان ئێستا گروپێکمان هەیە، گروپی بە کەلتوریکردنی خوێندنەوە کە لە ساڵی 2017 تا سەدامان بەزراندۆ و لەگەڵ مامۆستا ئەحمەد و چەند ئەندامێکی تر. ئێستاش گروپەکە بەردەوامی هەیە، بەردەوام ئەندامی تازە دێتە ناوێ و لێرەشەوە مژدە بۆ هەموو خوێنەران بڵاو دەکەینەوە. ئەو گروپەمان گروپێکی کراوەیە، هەر کەسێک حەز دەکات پەیوەندی بە گروپەکەمانەوە کات، دەتوانێت سەردانی کتێبخانەکەمان کات و ناوی خۆی بنووسێت و لە گروپەکە لەگەڵمان بەشدار بێ کە هەفتانە لێرە کۆ دەبینەوە و هەر جار و بابەتێک یان چەمکێکی کراوە یان بابەتێکی کتێب باز دەکەین. خۆشبەختانە خەڵکی ئێرە لە بەتایبەتی ئەو دەبەرە زۆربیان خوێنەری زۆر باشن، سەردانی کتێبخانەکان دەکەن، بەڵام بەداخەوە بواری ئابووری ئێستا وای کردە تۆزە کتێبخانەکان چۆڵ بن لەبەر ئەو بێموچەیە کە ئێستا لەناو کوردستاندا سەری هەڵداوە. بەڵام لە کاتێکدا کە بژێوی ژیان باش بێت، بە دڵنیاییەوە خوێنەرێکی زۆر باشمان هەیە و خۆشبەختانەش خوێنەرەکانمان دەتوانم ئێستا بڵێم زۆربەی خوێنەرەکانمان لە تەمەنی 15 ساڵ بۆ 25 ساڵ تا 30 ساڵن، ئەوانە جێگای دەستخۆشینەکە دەستیان بە خوێندنەوە کردووە. قسەی کۆتایی ڤار دەیکات.